بەغدا فشاری خسۆدە سەر دەسەڵاتدارانی هەرێم بۆ ئەنجامدانی تەوتین و کردوێتی بە یەکێک لە مەرجەکان بۆ ناردنی موچە لە 2025دا. وەزارەتی دارایی حکومەتی ماوە بەسەر چووش لە بری جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی جارێکی دیکە فشار لە موچەخۆران دەکات کە فۆرمی هەژماری من پڕ بکەنەوە. وەزارەتەکە هەرچی ڕێگا هەیە بۆ سەپاندنی پرۆژەکەی مەسئول بەرزانی گرتوویەتە بەر. ئێستا فۆرمی ئۆنلاینی هەژماری من بۆ فەرمانبەرانی سلێمانی کاراکراوە. فەرمانبەرانیش هەژماری من ڕەت دەکەنەوە و داوای تەوتینکردنی موچەکانیان لە بانکە فیدراڵیەکان دەکەن. سەبارەت بەو فۆرمەی کە وەزارەتی دارایی لە ئۆنلاین دایناوە بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من، لە ڕاستی ئەمە هەژماری من پێشتیش پڕمان نەکردوێتەوەیش بەوەی ئەو بێمتمانەیی و بێسیقەیە کە نازانین ئایا موچە چۆنیەت، یعنی کە بەهەرحاڵ موچەکە هاتە ناو حکوومەتی هەرێمەوانەیە متمانی نییە ئیتر بە هەژماری من بێ یاخود بە دابەشکردن بێ بە جۆرێک بێ. بۆی ئەو فۆرمە ئەلکترۆنیکی ئێستا هەیە لەسەر ئینتەرنێت بۆ بڵاو کراوەتەوانێ، بەڕاستیەویش بە هەمان شێوە هەژماری من هەر هەژماری منە و جێگەی متمانە نیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە، ئەمە پڕی ناکەینەوە. حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پیلانێک بەکارێنێ بۆی خەڵک و موچەخۆران ناچارکە پرۆژەکەی ئەوان پرۆژەی هەژماری من بسەپێنن بەسەریانە و جێبەجێکن بەسەریانە و لە تەوتین دووریان بخەنەوە. لە ڕاستیدان پرۆژەی هەژماری منە تەوتین نییە، دابشکردنی موچێ لە ڕێگەی بانکەوەیان لە ڕێگەی ئەلکترۆنیەوە گنا هیچ تەوتین نییە. تەوتین ئەوەیە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەسەر بانکە ناوەندیەکان بانکە فیدراڵەکانی حکوومەتی مەرکەزی جێگیر بکرێ و ئیتر مانگانە لە کاتی خۆیان لەگەڵ وەزارەتەکانی حکوومەتی ناوەندا کە بڕیاری دابشکردنی موچە هات ئێرەش دابشکرێ و نەچێتەوە دەستی ئەوانەی کە چەند ساڵە دەستی بە موچەخۆرانی هەرێمەکەن. لە کاتێکدا بڕیاری دادگای فیدراڵی بۆ بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم لە بانکە حکومیە فیدراڵیەکان هەیە، تا موچەخۆران ڕاستەوخۆ بەبێ کێشە لە ڕێگەی کارتی بانکیەوە موچەکانیان وەربگرن، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم جێبەجێی ناکەن و سوورن لەسەر ئەوەی بانکە تایبەتەکانی خۆیان بەسەر موچەخۆراندا بسەپێنن. حکوومەتەکەی پارتی و یەکێتی ناوێ ئەم ڕێگە ڕاستە بگرێ و هەر خەریکی مۆماتەڵەیە کات کوشتنە ساڵی 2024 بۆ جۆرە بەڕێکرد بووە هۆی ئەوەی کە تەنانە موچەی مانگی 12 ئێستێمە لە کۆتایەکانی مانگیەکان دیار نییە موچەی مانگی 12 چۆن دابەشەکەن کەی دابەشیەکەن. چارەسەرەکە ئەوەیە کە موچەی موچەخۆر لە بانکی حکومی عێراقیە جێگیر بکرێ، قۆناغی دوای ئەوە فەرمانبەر موچەخۆر خۆی ئازاد بێ لە چ بانکێک لە چ دەستگایەکی بانکیەوە با بڵێن شێوازی وەرگرتنەکەی ڕێکەخا. ئەمەی ئەمان ئەیکەن نەخێر هەر درێژە دانە بەوەی کە پارەکەی لە عێراقەوێت بچێتە بانکی ئەهلی، بانکی ئەهلی قازانجی خۆی لێ بکە کە قازانجی هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە ئەوان لەو پرۆسەیە مستەفیدن، اینجا بگاتە دەستی موچەخۆر کە ئەمە هەر درێژەدانە بەو شێوازی موچەی کە لە ڕابردووە هەبوو و هیچ ئەنجامێکیشی نییە. پاش ئەوەی لەسەر سکاڵای مامۆستان و فەرمانبەرانی هەرێم و لە پێناو چارەسەری کێشەی موچە، دادگای فیدراڵی عێراق لە مانگی 2 ساڵی ڕابردوو بڕیاریدا بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بانکە فیدراڵیەکان و پابەندکردنی حکوومەتی عێراقیش بە خەرجکردنی موچەی موچەخۆرانی هەرێم. حکوومەتی هەرێم تا ئێستا بڕیارەکەی وەکو خۆی جێبەجێ نەکردووە. ئەمە بۆتە هۆی بەردەوامی کێشەی موچە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.